خۆشستان لە چاوەریەکەم داوەکو ئاماژەم پێکرد باسی خوێندکاران دەکەین کە چەند ڕۆژی ڕابردوو ئەنجامی پۆلی 12 ئامادەیان وەرگرتەوە جاچی لەوێژەی بێ زانستی بێ و هەر بابەتێکی تر بێ ئێمە لەمڕۆ باس لە دەرونی ئەو کەسانە دەکەن کە نەیانتوانیوە دەرەجەیەکی باش و دەرەجەیەکی بەرز بەدەستبێنن با ئێمە بپرسین ئەمڕۆ دەرەجەی باش چییە؟ ئایا ئەو دەرەجەیە یاخود ئەو نمرەیە کە تۆ دەتوانی لە بەشێک کە دڵت خوازیارەتی وەربگیری یاخود نمرەیەکی بەرزە بە دڵی کەسانی تر و کەسانی تر پیرۆزبایت لێ بکەن. ئێمە گفتوگوێن بابەتە لەگەڵ مامۆستا دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆتەکان ڕاستەخۆ لە سەدیو لەگەڵمان ئامادەیە. مامۆستا بەخێر هاتی زۆر سپاس بۆی لەگەڵمان ئامادەی. مامۆستا با یەکەم پرسیار هەبەوە دەست پێ بکەم نمرەی باش چییە بۆ نمونە لە پۆلی 12دا نمرەی باش ئەکرێ نمرەیەک بێ کە تۆ لەو بەشە وەربگیرەی کە خۆت دڵت ئەوێت یاخود نمرەیەکی باش ئەوەیە بچتە کۆلێجە پزیشکەکان و ئەندازارەکان و کۆن لە کۆمەڵگەی خۆماندا باوە زۆرجا باسی لێوە دەکرێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين صلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. درجەی باش و بەرز ئەوە نییە کە کۆمەلگا زەختم لێ بکات دایک باوکم زەختم لێ بکات بۆ ئەوەی من کۆلێژێکی باش بەدەستبێنم لە کۆمەلگای ئێمە مەسەرەن بۆ نمونە کولیە طب یاخود هەندەسە ئەوش هەموو بەشەکانینە ئەمە شتێکی بەرزە. دەرەجە و نمرەی بەرز ئەوەیە کە من خۆی پەروەردگار شتێکی لە ناخا سڕێکی لە ناخا داناوە نهێنێکی داناوە ئەبێ ئێمە بیدۆزینەوە بزانین حەز و ئارەزوومان بۆ کوێ وە خۆم ببینەوە بزانم لە شوێنێکەوە ئەتوانم خزمەتێ بگەێنم بۆ ئەوەی کەسێکی مۆفەق و سەرکەوتوو بم. ممکنە بە زۆر بمخەنە طب و دەرەجەکەم باش بێ مێشکم باشە ئیستیعابم باشە نمرەی باش بەدەستێنم بەڵام ئەو کۆلێژە بۆ من ناگونجێ لەوانەیە لەو کاتەیە طبیبێکی یاخود پزیشکێکی سەرکەوتوو مۆفەق نابێت. فبۆیە یەکەم ئیش کە بکرێت ئەوەیە کە واجبی سەر شانی دایک و باوکانە و هاندانی مامۆستاکان بۆ خوێندکارەکانە ئەوەیە کە بڵین بزانە حەزت لە چییە ئارەزوت لە چییە لە چیە خۆت بینیوەتەوە ئەتوانی لە چ بوارێکا خزمەت بکەی بۆ ئەوەی ئەو بوارە پەرە پێ بدەیت و پێشی خەی و ڕۆژ بە ڕۆژ تۆ ئاوڕشێنیکەی و بتوانیت دەرەجەی باشی بەدەستبێنی لەو دەرەجەیەکی باشی تیادا بەدەستبێنی. بۆیە پێویستە یعنی خوێندکارەکان چکشان و کوڕان لە بیدایاتەوە لەو کاتێک کە خۆیان ئەناسن عادەتەن لە سەی متەوەستەوە بڵێن سەپێڵەن نۆ لە نۆ و لە دەوە من خوێندکار تقریبا خۆی ناسێ و شخصیەتێک بۆ خۆی پێ ئەکات و یعنی هەوڵ وردە وردە بۆ مستەقبەلی خۆی ئەدا لەو کاتەیە زۆر مهمە کە دایک و باوکەکان یاخود کەسە بەرپرسیارەکان چ مامۆستا بێت چ لە دەرەوە بێ ناوە بێ هەوڵ بدەن تەشجیعی ئەم خوێندکارە بکەن بۆ ئەوەی بڵێ لە چه ئاستێکا خۆت ئەناسی و لە چ بوارێکە شارەزاییت هەیە هەوڵ لەو بوارەیە بدە بۆ ئەوەی هەل لە بیدایەتەوە هەوڵ بدات دەرەجەیەکی باش بێنە قەیچێکە با بێ بە ڕەسان بە 100 بێنە قەیچێکە حەزی لە قانونە با 100 بێنە قەیچێکە حەزی لە بواری مۆسیقا و ئەو شتانەیە با 100 بێنێ ئێمە وازانین کە 100 هێنا هەر ئەبێ بچێتە طب لە وڵاتانە وڵاتە متەقدیمانە وانییە مەسەلەکە ئەوەیە ئینسان دەرەجەی بەرز کەیەنیت ئەوە بەڵگەی ئەوەیە کە ئەم کەسە کەسێک ئەکە ئەم خوێندکارێکی مشتەهیدە و خوێندکارێکە تێکۆشەرە و خوێندکارێکە هەوڵی داوە لەو منهەجەی کە لە بەردەستیایەتی کەسێکی مۆفەق بێت بۆ ئەوەی ئەو ئاستەی کە ئەیبڕێت بە شانازی و فەخرەوە بیبڕێ ئەو ئاستەی کە ئەیبڕێت بە شێوازە لە شێوازەکان دیار بێت ناو کۆمەلگایە و لە هەمان کاتە ئەو سەتە کە ئەڵین سەتەکەت هێنا بچۆ ببە بە ڕەسامەکەی کە خۆت حەزت لێت یاخود بواری مۆسیقیەکە یاخود بوارە هەرچ بوارێکە بێ بەس مهم هەڵقوڵاوی دڵی خۆی بێ هەڵقوڵاوی ناخی خۆی بێ خۆی هەوڵی بۆ بدات ئەو سەتە بەڵگەی ئەوەیە کە ئەم کەسە وەکووتمان هەر خودی سەتەکە کەسەکە خۆی بێ بە هاندەر بۆ دەوروبەری هاندەر بۆ پۆلەکەی هاندەر بۆ هاوڕێکانی و لە کۆمەلگاکەیان نەزڵی خەڵک بگۆڕێ بەرامبەر ئەم دەرەجە بەرزە بەڕاستی ئیسە دەرەجەی بەرز کاتێک کە سەیرەکەین سەتەکە یەکسەر ئیتر شایی بۆ گەڕین حەفڵی بۆ گەڕین نەک لە خۆشی تەلەبەکە بەڵکو لە خۆشی دەرەجەکە نەک لە خۆشی دەرەجەکە بەڵکو لە خۆشی مستەقبەلەکە ئەمە هەڵەیە بەڕاستی ئەسڵ وایە ئێمە پێمان خۆش بێ و دڵخۆشی خۆمان یاخود خۆشی خۆمان دەربڕین لەبەر ئەوەی ئەم کەسە سەرکەوتوو بووە لەبەر ئەوەی ئەم کەسە هەوڵی باشی داوە ئەو هیمەتەی دایک و باوک لەگەڵ یا بووە ونی نەکردووە زایی بەزایی نەداوە
بۆیە دڵخۆشی ئێمە ئەسڵ وایە بۆ دەرەجە نەبێ یاخود بۆ مستەقبەلەکەی نەبێ بەڵکو بۆ شخصیت و سمعەت و جوانی و پەسەندی تەلەبەکە بێت. باشە مامۆستا ئەو مستەقبەلەی تۆ باسێ کرد ئەکرێت سەرکەوتنی تاکێک لە قۆناغی 12 ئامادەیەوە نیشان بدرێت یاخود کەسانێک لە دوای زانکۆ بۆ نمونە کەسانێکن لە 12 ئامادەیدا نمرێکی زۆر کەم بەدەستێنن بەڵام کە دەچنە زانکۆ سێرەکەی ئەوائل و یەکەمەکانی بەشەکەی خۆیانن سەرکەوتن کەی دیاری دەکرێت لە تاکە لە خوێندکارە دەرەجە زۆری و یاخود کەمی دەرەجە با بەم شێوازە بێڵم کەمی نمرە بەڵگە نیە لەسەر فەشەلی تەلەبە جاری وا هەیە جوهدێکی زۆر ماندووبوونێکی زۆر هیلاکەتێکی زۆر سەیرەکەی دەرەجەکەیژی باش نییە ئەمە ئەگەڕێتەوە جاری وا هەیە بۆ بیئەکەی ژینگەیەکی مولائیم و مساعد نییە کە ئەم تەلەبەیە بتوانێت وەکو هەوڵی تیاعادات بەڵام جوودەکەی یاخود هەوڵدانەکەی چڕوپڕ کاتەوە و دەرەجەیەکی باشی تیابێنێ هۆکارێکی کە جاری وا هەیە نەفسیەن دەرونیەن ئەو تەلەبەیە ئەو خوێندکارە سەیرەکەی تەواو نییە بێتاقەتە لە ژیانی ئاسایی ئەباتە سەر بەڵام ئەو چەند ڕۆژی ئیمتیحانە سەیرەکەی زەختێکی دەرونی دروستە بێ بۆی فشارێکی دەرونی دروستە بێ ناتوانێت دەرەجەیەکی باش بێنێت سەیرەکەی ڕۆژانی پێش ئیمتیحاناتی ئەخیری کەسێکی سەرکەوتوو بووە کەسێکە دەرخیاتی باشە حفظیاتی باشە ئیستیعابی باشە هەزمی بۆ مادەکە باشە بەڵام لەگەڵ ئەوەی ژاوەکوتم فشارێکی دەرونی دروست بووە ناتوانێت موفق بێ یعنی هۆکارێکی هەیە مەسەڵەن جاری وا هەیە بواری ئابووری و اقتصادی ناتوانێت هۆکارەکان زۆرن مهم کەمی نمرە بەڵگە نیە لەسەر فەشەلی تەلەبە و زۆری نمرە بەڵگە نییە لەسەر تەوفیقی تەلەبە کە بڵێ ئیتر ئەمە لە 100% ئەم کەسێکی مۆفەقە و کەسێکی سەرکەوتووە بەڵکو من ئەڵێم ئیستیفماری ئەم دەرەجەیە بکرێت بە قەدەر خۆی بتوانێت خۆی بێنێتەوە جاری وا هەیە وەکو جەناب بفەرمود لە شەشی علمیان ئەدەبی بڵین 12 کەسێکە دەرەجەی کەم هێناوە بەڵام لە کۆلێژەکەی مۆفەقە بێت یەکەمی کولیەکە ئەبێ یەکەمی یعنی ئاستی محافظەکەی ئەبێ ئاستی هەرێمەکەی ئەبێ فبۆیە یعنی قۆناغ بۆ قۆناغ ئینسان گۆڕانکاری بەسەردادێ سەیرەکەی لە قۆناغی ئیبتیدایی و سەرەتاییە کەسێکی زۆر حەزی بە خوێندن نەبوو بەڵام یێتە متەوەستە و ثانەوی و ئیعدادی جیاوازە بێ لە هەمان کاتا لە ئیعدادی باش نییە بەڵام لە کۆلێژە فقۆناغەکان ئەگۆڕێ لەگەڵ کەسەکانە بۆیە ئینسان هەوڵ بدات دائیمەن شتێک زەرەکەی لە ناو تەلەبەکانە ئەویش ئەوەیە کە بە هیممەت بن بە هەڵمەت بن و هەوڵ بدەن یعنی خۆیان ئامادەکەن بۆ مەسائلەکان ئێمە بۆ نمونە لە ڕەمەزانە کەسێکمان هەیە خۆی ئامادەکردەوە بۆ لەیلة القەدر بەڵام زۆر مهمە خۆت ئامادەکەی بۆ ڕەمەزان لە ڕەمەزان لەیلة القەدر ژێتە بەردەمت بەڵام ئینسان ئەبێت خوێندکار خۆی ئامادەکات بۆچی بۆ نمرەی باش نە بەڵکو خۆی ئامادەکات بۆ تەوفیق و سەرکەوتن کە خۆت حەزت بە سەرکەوتن کرد و ئیهتیمامت دا بەخۆت و گرنگی دا بەخۆت و ئەو مادانەی کە لەبەردەستایە بە شێوازێکی یاخود بە چاوێکی کورت و کەم سەیرت نەکرد لە ئەوڵەوە فریای خۆت کەوتیت ئەو کاتە تۆ ترست نییە وەکو عەلی تەتاوی بە ڕەحمەت بێ فەرمێ ئەگەر تەلەبە هەموو شەوێکی شەوی ئیمتیحان بێ ئەبێ بە عەلامە بەڵام ئێمە لە شەوی ئیمتیحانە ئەو نەجەریئین ئەچی ماڵی پورمان ئەچی ماڵی کەس و کارمان سەفەرەکەین گەشتەکەین ئەی بەیانی ئیمتیحانە نییە خوا گەورەیە بەخوا گەورەیە دنیا ناچێتە سەر بەڵکو باشترین فەرز لە کاتی خۆیان یعنی خۆشەویستترین فەرز لای خوا لە کاتی خۆیان ئەوەیە کە کاتی دێت یعنی بۆ نمونە منەڵم چ فەرزێک لای تۆ خۆشە ئەڵێ نوێش ئەوی کە ئەڵێ ڕۆژوو ئەمە ئەم پرسیارە ئاوا جواب نادرێتەوە و ئینەما خۆشەویستترین فەرز لای خوا ئەوەیە کاتی بێت کاتی ئیمتیحان و جدیەت و خوێندن و علم و تعلم و فێربوون و زانست و فێرخوازی و زانیاری کاتی کە هات ئەوە فەرزەکەی لە هەموو شتێک خۆشەویستترە لای خوا لە هەموو شتێک بۆیە ئەم مەسائلانە پێویستیان بەوەیە کە هەل ئەوڵەوە بچم بەدەمیەوە بچم بەدەنگەوە لەگەڵ یابم هەموو ڕۆژێک دوایی کە تەراکمی کرد بەسەرمانە ناتوانم فریاکەوم و ناتوانم کەومە خۆ و ناتوانم دەرەجەیەکی باش بێنم و خۆشم بالتالی جاری وایە تووشی ئیحباط ئەبم تووشی ناخۆشی ئەبم تووشی نەخۆشی ئەبم تووشی قەلەقی ئەبم تووشی سترێسی ئەبم لەناو کۆمەڵگایە لەناو هاوڕێکانمە فبالتالی ناتوانم جاری وایە ناتوانم مواجهەی مجتەمەعیشی بکەم مواجهەی کۆمەڵگای بکەم بەڵام من ئەڵێم کەسێک کە جوهدی کرد هەوڵیدا جهدي جدي نك أو من كتابك كم لبردس والله خليكي موبايلك وإنما جهدي جدي يعني هالقلاوي ناخي خوي بفيلي بكيد زرع ما كذبت ياك أما فعلا شيء بدن إشكاني خويا بلام جاري واجل يعني سيرك بخت لقل يانية درجة كم تري يعني هو مشكلة نية كيشانية بلام أطوانين لبواري كيا فرا بخوي بدات وخوي ببينيتوا وهستانويها لقناغ كده هاتوا يعني إما علين أم درجة كمية نبي بناخوشي ونخوشي كزربة ناخمان بدات لقناغ ده هاتوجا إما هر بحر باشا مامسا بابستي كومال قبكين
کەسی وا هەیە 9 ساڵە 10 ساڵە ئەحواڵی نازانیت و ئاگات لێنێ لە شەوی ئەو شەوی کە نمرێتەوە تەلەفۆن بۆ کا پرسیاری نمرەکەت لەیەکە واتە کۆمەلگی خۆمان زۆر جا بڵێن تا ڕادەیەکی زۆر لەوە ڕاهاتووە زۆر تەداخل یاخود زۆر تێکەڵی بابەتی نمرەی خوێندکارانە بێت واتە چەند ساڵێکە لێ دوورکەوتەوە بەڵام شەوی ئیمتیحانەکە ئەنجا بیرەکەوێتەوە خەمی بێت زۆر جا خوێندکاران لەم زەبرەی کۆمەلگە لەم تەداخلی کۆمەلگە دەترسن زۆر جار نمرەکانیان دەشارنەوە زۆر جار لە ترسی ئەمە سعی دەکەن و بڵین دەخوێنن لێرە چۆن خوێندکار مامەڵە بکات تا چۆنە گرینگە جیاواز دایک و باوک و خێزانی خۆی کە ئەو ماڵی کەتیدا دەژێت خەمی قسەی خەڵکی دەرەوەی ماڵەکەی خۆی بێت زۆر مهمە ئینسان خۆی پەروەردە بکات یاخود دایک و باوکی پەروەردەی بکات لەسەر سادەیی ئەوە سادەبی کەس لێ نەپرسێ لە چێشخانەکان سادە کەس لێ ناپرسێ حەزیان لە قۆزی و کەباب و مەشرویات و ئەو شتانە ئینسان کە سادە بوو شتەکان بە چاوێکی اعتیادی سەیرەکان و لە نێتاقی ئینسانیەت و ئەچێ بۆ مرۆڤەکان نێتاقی مرۆڤایەتیەوە چونکە تۆ ئەگەر لە نێتاقی عالمێکی گەورە و زانایەکی گەورە و دانایەکی گەورە و کەسێکی دراوسەیەکمان زۆر بە شێوازێکی جیاواز سەیری بکەیت لەوانەیە ئەگەر تەداخولێکی ژیانە بکات دوایی سەدەمە دروست بێت بەڵام ئەگەر سەیریکەی کە مرۆڤە تەداخلی ژەکا و تەداخلی ژناکا و لە ژوورەوەی ژەبێ و یەتە دەرەوەش معاملەی ئاسایی ژەکات ئەوە احتیادی بێ بەلاتەوە یعنی کەسێک ئەگەر شەوی ئیمتیحان یاخود ڕۆژی نەتیجە وەرگرتن پرسیار بکات بەلاتەوە طبیعی بێ بە نیەتێکی کە تەفسیری مەکە مەسەرەن تەویلی بۆ مەکە بۆ نیەتی بڵێ ئەمە من نەخۆش کەوتم تووشی کۆرۆنا بووم تووشی ئەنواع عشقا بەڵاو مصیبەت بووم سەرێکی لێنە یان تەلەفۆنێکی بۆ نەکردم بەڵام خێرە لە کاتی دەرەجە و نمرەدا پرسیارم لێ ئەکات و حازرە وڵا من وانە تەکەی تەویلەکەم کە ئەمە هەر حەزەکە بزانێت چەنم هێناوە ئاەک و زۆرم هێناوە یان کەم هێناوە گەر کەم هێناوە بۆی پێم خۆش بێ ئەگەر زۆرم هێناوە بۆی پێی ناخۆش بێ ئەم تەویلانە ئەم نیەتە خراپانە ئینسانی مسلمان ئەبێ دوور بێ لێی و ئینەما ئێمە دەستخۆشی دیەکەین کاتێک کە تەلەفۆنمان بۆکە بۆ نمرەکەت چۆنە بە هەموو بە ڕۆحێکی ڕاضی وەریەگرین ئەسڵ وایە بەڵام لە هەمان کاتاو ئەم قسەی من نابێ بێ بە یعنی شتێک کە کۆمەلگا هەمووی وەریگرێ بەڵکو لە هەمان کاتا لە مقابل ئاڵین کۆمەلگایش ئەسڵ وایە مەشغوڵ بە خۆیەوە بە کەسوکاری خۆیەوە بە مناڵی خۆیەوە هەموو تاکێک مەشغوڵ بێ بخۆیەوە یعنی کاتێکە ئەزانم شێواز و بیرکردنەوەی مقابل چۆنە ئەو پرسیاری لێ ناکەم لەوانەیە پێی ناخۆش بێ تەداخلکردن عادەتەن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من حسن ئیسلامی المرء ترک ما لا یعنیه باشترین پێناسەی ئیسلام بوونی مسلمان ئەوەیە کە یعنی خۆت هەڵ نەقورتێنی لە شتێک تەداخلی شتێک نەکەی ئەگەر ئەو شتە باشیش بێت و هاوڵ بدەین دائیمەن وەکو چۆن ئەوترێ ئەگەر خۆشیەکی هەبوو یعنی بیلاوێنینەوە ئەگەر ناخۆشێکی و بیڕەوێنینەوە نە بە کەس خۆش بین و نە بە جۆرێکی لە جۆرەکانیش ئەو نە پێمان خۆش بێت تووشی گەشتکە ببین یعنی ئاسایی بێ شتەکان لامان فهەوڵ بین دائیمەن ئینسان چۆن خۆی مناڵی هەیە کەسی هەیە نزیکی هەیە کۆمەلگایش بە هەمان چاوسەیری کات و پیرۆزبایەکی ئاسایی و اعتیادی بێ ئەمیش هەزمکردنی وەرگرتنی زۆر ئاعتیادی بێ بەلایەوە بە ڕووە باشەکەی ئێمە تەفسیری بۆکەین ئەڵێن یاخوا دەستی خۆش بێ کە پرسیاری نمرەکەمی کرد و دیارە خەمی منێتی دیارە دڵی یعنی ئەبێ هەوڵ بین خۆمان ئاسو دەکەین لەوێ نەک خۆمان زیاتر قەلق و پێمان ناخۆش بێ بەڵام وەکوتم ئینسان ئەسڵ وایە یعنی تەداخلی زۆر مەسائل نەکات و ئەگەر بزانێ عایلەیەک یاخود کەسێک چونکە من پیرۆزبایی لە کەسێک کەم مامەڵەم هەبوو لەگەڵ یا پێشتر ئەگەر بزانم چۆنە و چۆنە بیرکردنەوەی چۆنە ئەسڵ وایە ئەو پیرۆزبایی لێ نەکەم و پیرۆزباییش سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە زەواج کراوە توتی بارك الله لكما وبارك عليكما وجمع الله بينكما في خير کاتێک کە مناڵیان بووە ماڵەکە ئافرەتەکە کە شووی کردووە تویانە بارك الله لك في الموهوب وشكرت الواهب ورزقت بره وبلغ أشده پیرۆزبایی چییە دڵخۆشیە بۆ مقابل پیرۆزبایی تشجيع بۆ مقابل پیرۆزبایی هاندانە بۆ مقابل پیرۆزبایی یعنی ئینسان باڵای پێ بەرزە بێ پیرۆزبایی ڕووی پێگەشە بێ پیرۆزبایی خراپ نییە یعنی بەڵام ئەسڵ وایە ئێمە ئەوە ئیستعدادی ئەومانە بێ یاخود نەخۆشین ئەو نەخۆشیە دوورخینەوە لە خۆمان کە تەفسیری هەڵە بکەین بۆ پیرۆزبایە یاخود ئەگەر نێژی کرد زۆر ئاساییە ئینسان معرضە بۆ بیرچوونەوە ئینسان معرضە بۆ یعنی عزری دنیای بۆ بێنەرەوە ئەگەر پیرۆزبایە ئەگەر نزیکی خۆش بوو جاری وایە تۆ لە نزیکی خۆتا و دایر مەدایری خۆتا بیرت نییە یعنی پیرۆزبایی ئاراستەی کەسە نزیکەکەت بکەیت یعنی ئەمە ئەوە ناگەینە تۆ پێت ناخۆش بێ یاخود ئەوە ناگەینە کە تۆ بە شێوازە لە شێوازەکان بیرکردنەوەیەکی جیاوازە بۆ بکەم نە
وإنما علين يعني عذري بوين إنه إنسان بها هو البعض والله العظيم خوشكي بالرزم أو نية خرافة عادة لفراغه إنسان شنا فراغي به تأويل نيتي مقابلك نيتي مقابل بأنواع وأشكال شوازي ناشرين أخوانيته بلا مثلا كمشغول بخويا ومشغول بنمري خويا ومشغول بدرجة خويا بجياني خويا وبمعامله ومعامله وصوكوتي خويا هر بیری جینی ل او کس پیروزبایی بکه لیب که یا نیکه تداخلی بکه یا نیکه بعد تداخلیش بکه اتوانی باشه وازی کی ذکاء و زیرکانه و بیارانه جوابیان بینه که لهمان که تا درس یک بو او هو هم دل یجی عاجز نکی درسی دا بدین بو او نتوانید جاری که ام تداخل بکه یاخذ بیت پیش و خوی هل قرتين لما مسألة فانواع واشكال رجاها بس اصل واي ايما يعني او مسائل انا تاثير مان لنا شخصيه مان الروشينيه وتوشي خلقي مانك وناخوشي نياد بدرون مان بلكو ابي منطلق بين وكو شوار دخور بين دائما وهو بين يعني دائما ببيكانينو مسائل كان بشيل برو بيري وهيج كات استعداد مان نبي قصي خلق واخلاقيات خلق ومعامله كردني خلق ببي بضرب بورجيان وببي يعني لك بو منهجو گوزەرانی ڕۆژانە باشە بامسا بۆ نمونە خوێندکارێک نمرەی بڵین ئەندازیاری بەدەست دەهێنێت باشە بەڵام خۆی بڵین خوازیاری لە بەشێکی ترە بۆ نمونە حەزی لە بەشی هونەریە حەزی لە بەشێکی وەرزشیە بۆ نەخۆی وەرزشوان بێت کاتێک ئەم نمرەکەی بڵین دادەبەزێنە دەچێتە ئەم بوارانەی تر زۆر قسەی کۆمەلگەی ڕوبەڕوو دەبێتەوە کاتۆ فاشل ئەبی کە زانکۆ تاو کرد لە ماڵەوە دائەنیشی بڕۆ هەندەسەکە و باشترە ئەم تەداخولاتانە چی کاریگەریەکی لەسەر ئەو کەسە هەیە بۆ نمونە کە من سوور ئەزانم لە ئەندازیاری لە بەشی ئەندازیاری ناتوانم سەرکەوتوو بم ئەتوانم لە بەشێکی وەرزش سەرکەوتوو بم چۆن مامەڵە لەگەڵمانە بکرێت تا چەنە خێزان گرینگە پشتگیری حەز و خولیای مناڵەکەی خۆی بکات جیاواز دەخەڵ خۆ بۆ خەڵک نەژین بەڵێ یعنی پەیامم بۆ ئەو کەسانەی کە خەڵک تووشی ئیحباڵتەکەن مەسەلەن بۆ نمونە یاخود تەداخلی مستەقبەلی خەڵکەکەن پەیامەکەی من بۆ ئەو کەسانە ئەوەیە کە هەمیشە هەوڵ بدەن نەبن بە کلیلی شەڕ وهمیشه مفتاحی خیر بن ودائما دم بخير بن زمان بخير بن نيت بخير بن دل بخير بن وتو خوشي وخيري من دبي باشتر ويلوي ك قصيه بكيت او قصيه تاثير بلي بكات توزي جيانم ناخوش بكات ياخذ قلقيكم توش بكات فهول بعد او كسا او كوملغايا زياتر وكوتمان مشغولي خوي بيو اقاداري خوي بيو يلاقي امو اوي نبي چونك او شرف نییە بۆ ئێمە یعنی تداخلی یەکتری بکەین و دراوسێ و کەس و کار و خزم و مجرد ئێمە تقدیمی نصیحەتەکەین ئامۆژگاری حتا قورئانە فەرمی و شاویڕم فی الئەمری مەشوەرەت خۆشە ئینسان بیکات بەڵام کەت پێ نەکرا ئەسڵ وایە بێدەنگی من کاتێک تۆ حەزەکەم تداخلی ئیشم بکەی کە مەشوەرەتی پێەکەم یەم لە دەرگات ئەدەم ئەڵێم کێشەیەکم هەیە گرفتێکم هەیە ئەو قەزەیەم هەیە ئادەی مەشوەرەتی خۆت ئەوی بە هەموو کەسێ ناکرێ وئینەمە بە کەسی اختصاسەکرێ بە کەسێک کە ئەهل بێ بۆ ئەو مشوەرەتە بۆ ئەو ڕاوێژەکە پێ بکەیت بۆ ئەوەی سوودێکی پێ بگەێنێ و سوودێکی لێ بکەیت لە مەشروعەکە تا پرۆژەکە ئەو قەزەیەی کە تۆی تایت پەیامی دووەمم بۆ ئەو کەسەی کە ئەو قسەی ئاراستە دەکرێت مەسەلەن سەتی هێناوە حەزی لێکا کە نەچێتە پزیشکی بچێتە وەرزش بچێتە هونەری یعنی ئەسڵ وایە تۆ منهەجی خۆتی اختیار کردووە بڕۆ لەسەری ئاوردانەوە بۆ دووە زۆر تاخیریەکات بۆ گوێگرتن بۆ مجتەماع بەڵکو جاری وا هەیە نەخۆشیەخات و ئەوانەی دەوروبەری ئەو کەسە ئازیزن ئەو خوێندکاران ئەسڵ وایە تەرجیع و تەحفیز و هانی بدەن و لەگەڵ یابن و پشتی بن بە هەموو شێوازێ بە معنەوی بە مادی و ئەوە استعدادیان تیا بێت کە دڵی بدەنە و لەگەڵ کوڕەکەی خۆیان نابن لەگەڵ تەلەبەکەی خۆیان نابن نەک قسەی کۆمەڵگایش تەئسیر لەوانیش بکات جاری وا هەیە ئەمانیش چنە پاڵ کۆمەڵگا ئەو کوڕە داماوە ئەبێ بە قوربانی کۆمەڵگا و کەسوکارەکەی بەڵکو ئەسڵ وایە ئێمە هەوڵ بدەین لەگەڵ کوڕەکەمان نابین لەگەڵ مناڵەکەمان نابین لەگەڵ قوتابیەکەمان نابین هانی بدەین تەشجیعی کەین تەحفیزی کەین بۆ ئەو بوارەی کە وەکو وتم دۆزیوێتیەوە لە ناخی خۆیان ئێوە لەو بوارەوە خزمەت بکات بۆیە زۆر ئاساییە ئێمە ئەو نەوعە خراپە لە ناو کۆمەڵگایە بیشکێنین نەک سەتەکە هەر بچێتە پزیشکی بەڵکو وەرزشوانێکمان هەبێت لەگەڵ دکتۆرێکی ئەزیزە کە لە یەک قۆناغا بوون لە یەک پۆلا بوون هەردووکیان سەتیان هێناوە یەک پلیان هەبوو یەک نمرەیان هەبوو کەسێکی ڕەسام کەسێکی هونەرمەند کەسێکە خوای تەعالا بەهرەمەندی کردووە توانیوێتی یعنی دەرەجەیەکی باش هێناوە بەڵام ئەم دەرەجە باشە لەنەوە کۆمەڵگای ئێمە کاکە لە وڵاتانی کە تەیار یەکەمە تیارە لێخوڕین یەکەمە لە وڵاتانی کە ئەوە یەکەمە کە چۆن مناڵێک پەروەردەکەی مامۆسای ڕەوزە
مامۆسای حەزانە کاکە ئەمە هەمووی فەن و هونەرە من چی لە پزیشکی بکەم جاری وایە لەگەڵ ڕێزما تەبعاً بۆ ئازیزەکانم خوشک و برا دکتۆرەکانم مەبەستمەوە نییە بەس جاری وا هەیە یعنی لە کاتی عملیاتە بیری چوە مقەسی لە ماعیدە و ناخی ئەو کەسا جێشتووە مقەسی داما و ڕەنی کردووە یعنی ئەمە بۆ خۆی گرفتە بۆیە بیدەینە مستەقبل بدەینە دەست خۆیان بەڵام لەگەڵ ئەوەیژا ئێمە پشتیان بین و پاڵیان بین و هانیان بدەین و لەگەڵ یان نابین و بتوانین احتیاجاتیان بۆ دابین بکەین بۆ ئەوەی بتوانێت فعلن ئەو نمرە بەرزە بێنێ نەک بچێتە طبەوە بەڵکو بڵین خۆت چیت ئەوێ بچۆ لەو بوارەوە خزمەتەکە بکە. باشە مامۆستا فترەیەکی تر واتە چەند ڕۆژی داهاتوو بڵێن تاقیکردنەوەی خولی دۆمی خوێندکاران دەست پێ دەکات. جا هەندێک لەو خوێندکارانی کە لە ئێستادا ماونەتەوە هەندێک دەستیان بۆ ماوەتەوە زۆرجار لە ماڵەوە قسەیان ئەویان پێدەوتەکەم تۆ فاشلی تۆ ناتوانانی بە خولی یەکەم بێبڕی لە خولی دووەم هیچ بە هیچ ناکەی لە خولی یەکەم ناتوانین لە دووەم ناتوانین تر قسەی زۆریان ڕووبەڕوو ئەبێتەوە ئەم چەند ڕۆژی کەماوە چۆن خوێندکار بیخۆزێتەوە گوێ بە هەندێک قسە نەیات جهدی تەواوەتی بکات بۆی بتوانێت لە خولی دووەمە ئەم ساڵ نەجاز با بڵێ والله ئەو دایک و باوکانە من بەلامەوە یعنی عاجبایەتیە کاتێک کە دایک و باوکێک کە ئەم مناڵە یعنی لە ڕەحمی ئەم دایکەوە دەرچووە و سەیرەکەیت هەندێک قسە ئەکەن جاری وا هەیە زۆرجار بەراوردیش ئەکرێن مامۆستاڵە کوڕی خاڵەکە تێنای تۆ بۆچی نەتێنە یعنی ئەم قسانە ئەکرێ لە بەرامبەر ئەم تەلەبەیە ئەم خوێندکارە ئەم جێرگۆشەی خۆیان ئەم کوڕی خۆیان ئەم کچەی خۆیان کە سەیرەکەیت یعنی بەڕاستی ئەو نەوع قسانە تەعزیەوێت ئەو نەوع بیر و ڕاو فکر و بیرکردنەوانە بەڕاستی تەعزیەوێت یعنی ئەوە دەلالەتی ئەوەیە کە ئەو کەسە زۆر جاهیلە ئەو کەسە زۆر لە دۆڵایە بەڕاستی استعدادی ئەوەش نییە پێشکەوێ یعنی تۆ بە مناڵەکەی خۆت بڵێ مەسەرەن تۆ فاشلی تۆ سەرکەوتونی چاو لە دراوسێکە کە چاو لە ئامۆزاکە کە ئەوان دەرەجەی باشیانە کورە هەر لاوەڵە تۆ ئەناسم تۆ ئەهلی دەرەجەی باش نیت ئەم قسانە بەڕاستی قسەی کەسێکی میهرەبان نییە قسەی کەسێکی دڵ بە سۆز و دڵ بە ڕەحم نییە بەرامبەر مناڵی خۆی و بەرامبەر نەوەی خۆی و بەرامبەر کەسی خۆی و ئەسڵ وایە پەیامم بۆ ئەو دایک و باوکانەیان بۆ ئەو کەسە نزیکانە خوشک و برا گەورانەی کە هەیەە لە ماڵەوە هەمیشە دڵیان بدەنەوە و هەمیشە دەستیان بگرن و هەمیشە دڵنەواییان بکەن و هەمیشە بڵێن چانسی کەت هەیە فرسەتی کەت هەیە دنیا هەمووی لێرە کاول نابێت کە تۆ ئەم دەرەجەکەمە تێناوە یاخود لەم دەرسەیە کەوتووی بەڵکو خەی چێ کاتە من زۆری یعنی دنیا زۆری ببەرەوە ماوە ئیمڕۆنە بەیانی یعنی ئینسان دائیمەن حتا لە شەرعی ئیسلامە ئینسان سێ تاوانی گەورەی هەبێ ئەتوانی تەوبە لە یەکێکیان کەی دوانیان مێنێ وردە کابرا جگەرە کێشە نابێت پاکەتەکەی پێوادێ بکەین فڕیا چکە بەیانی تک دڵی بۆی لێیە و ئینەما ئەسڵ وایە بڵین ئەمڕۆ 20 جگەرەکەشی بیکە بە 90 تا هەفتەیە بیکە بە 8 تا 2 مانگ بیکە بە 7 تا 3 مانگ ئاوا وردە لەبەرەوەی تۆ چیت ئەوێ تۆ ئەدەوێت کەسەکە پێش خەی و کەسەکە سەر خەی و کەسەکە بە سەرکەوتوی بیبینی بۆیە کە پێدانا لە ڕێگەی سەرکەوتنا سەرکەوتووە ئەگەر ثەمەرە و بەرهەم عایدی خوایە ثەمەرە و بەرهەم عایدی خوایە پێغەمبەری وا هەبووە 950 ساڵ داوای کرد و 12 کەس ئیمانی پێهێناوە لەم کۆمەلگایی ئێمە ئاشتیوا ببینی کابرا خۆی ئینتیحالەکە یەکەم کەس یعنی بۆیە چکە کۆمەلگای ئێمە هەموو گەڕێکی محەمەیەکێوێ با بزانی یعنی هەموو گەڕێکێک پێغەمبەرێکێوێ لەبەرەوەی لە هەموو شتەکانە جاری وا هەیە ئێمە لە دواوەین فبۆیە پێویستمان بەوەیە کە دڵی خۆمان بینەوە و لە هەمان کاتا پەیامم بۆ کەسەکە خۆیەتی ئەگەر ئەم کەسانەیش هەمویان ئاوا بەراوردیان کردیت لەگەڵ کەسێکیە یاخود تووشی ئیحباطیان کردی تۆ شێری مەیدان بە پاڵەوان بە ئەو قسانە تەئسیر لێ نەکات و هەمیشە بەرەو پێشکەوە چونکە ئینسان ئەبێ خۆی بناسێ بۆ پۆلی 12ژی ئەوەیە کە خۆی بناسێ گەیشتۆتە قۆناغێک کە شتی پێ بسپێری یعنی متمانەی پێ بکەیت یاخود ئەهلە بۆ متمانەکردن بەخۆی فهەوڵ بە متمانە پەیاکە بەخۆت و هەوڵ بە خۆت بناسە خۆت کۆنتترۆلی خۆت لە دەست خۆتا بە نەکەس بتوانێت بتگرێنێ نەکەس بتوانێت هەڵ و پەڕێنێ نەکەس بتوانێت حیلکە و قاقا و پێلەیە بەڵکو کۆنتترۆلی خۆت بەدەست خۆت بێ شتی باشیانوت بیخەرە مێشک و ڕۆحتەوە شتی خراپیانوت هەر لەو دقا فڕێیە وەری مەگرە ئەبێ بەم نیەتەوە ئێمە هەوڵ بدەین ئەگینا جاری وا هەیە ئەبین بە قوربانی کۆمەلگا و دایک و باوک و کەس و کاربان بەس هەوڵ بدەین بەڵکو ئەوانیش باشکەین ئەوانیش چاکەین دڵی ئەوانیش بینەوە نەک بە قسەی زل نەک بە هەڵوێستێک کە لەسەری خۆم گەورەتر بێت بەڵکو بە وردی و بە ژیرانە و بە عاقلانە بچین بەدەمیەوە کە نەشیش بسووتێ و نەکە باشە مامۆستا شتێکی تر هەیە هەندێک جار دەبین بۆ منە کەسێک بە باسی نمرەی
کە کەمان زۆر کرد باباس ئێو بکەین هەندێک جار کەسانێک نمرەی بەرزیش دەهێنن بۆ نمونە بەشی پزیشکی ددانوەری دەکرێت ئەم خۆ حەزی لە پزیشکی گشتیە دانیشەیە تەحسین معەجەلەکە چاکردنی نمرە یان دانیشە بە درێژەی ساڵەکە دیسانەوە لە قوتابخانەکان نەخوێنێتەوە تۆ چیت هەیە بۆ ئەمانە چی پێویستەکە کە تۆ نمرەیەکی ئەوە نەبەرزێناوە ساڵێکی تریش دیسانەوە دڵ و دەرونی خۆ خەمبارکەیتەوە خۆ نیگەرانکەی یعنی ئەم کەسە لە بینی دوو ڕێگایە ئیمما ئەوەیە کە بڕیارێ بدەیت کە من هەر مصیر و سوورم لەسەر ئەوەی کە پزیشکی گشتی بێنم واز لەم مەسەلەی ئەم ساڵی عادەیەکەمەوە ئیتر پێویستی بەم قەلەقی وشتە نییە و ئیمما لەگەڵ واقعەکەیە ملائیم ئەبم و ئینسیجام ئەەکەم و ئەچمە پێشەوە لەگەڵیە لەم بوارەیە خزمەت ئەەکەم کێ ئەڵێ تۆ ئینسان زۆر جەریمەیە جاریوا هەیە هەلێکی باشە بۆ بڕەخسێ بدەوێت هەلێکی باشتر بەڵام لە کاتێکی دوورتر ئەمە زۆر مشکلەیە ئێستا خەڵکەکان ئەڵێن کەمترین کات زۆرترین پارە پیاکەم تۆ یعنی پێویست ناکات ساڵی خۆت تەخیرکەی ساڵ تەخیر بوون یعنی دواکەوتن لە تەمەنی ساڵێک 360 ئەوە ڕۆژ کە بیری لێ ئەەکەیتەوە زۆر زۆرە بە سەرمایەوە بە گەرمایەوە بە بێپارەییەوە بە نەهامەتیەوە بە مەشاکیل و گرفتەکانیەوە بە ئیتر لە باتی ئەوە تۆ لەگەڵ قۆناغەکە ئینسیجام بکە و بچۆرە پێشەوە تازە ئەوە بەڵام ئەسبابە دنیایەکان ئەگرمە بەر مەسەرەن بۆ نمونە ئەگەر اعتیراضە ئەگەر شکایەتە ئەگەر هەرچیەکەی ئەوانە تەقدیمەکەم بەڵام لە کۆتاییە ئەگەر نەگەیشت بە نەتیجە لەگەڵ ئەم واقعەیە چونکە ئەمیش هەر خێری پێوە ئەمیش کەم نییە یعنی ئەم هەلەی کە بۆت هاتوتە پێش هەلێکی باشە بیقۆزەرەوە هەوڵ بدە ئیستثماریکە و خزمەتی تیا بکە و بتوانی مستقبلت لەم ڕێگاوە یعنی مەساری مستقبلت بگۆڕە بۆ ئێرە قەیچێکە خاریتەی مستقبلت بگۆڕە فئینسان جاریوا هەیە هەندێشت هەیە بەدڵی تۆ نییە هەندێشت هەیە بە ینی بە خواستی تۆ نییە بە خۆشی تۆ نییە جاریوا هەیە لارە بێتەوە ئەم لای ینی بە زۆری کەس نییە بە شێوازی کێتەوە ڕێگات هەوڵ بدەین ئینسیجام بکەین ئەم دانیشتن و حسابکردن شتە و ینی کات بەسەربردن لەگەڵ کۆن و ماڵیە بەڵکو منیش ئەکا بە کۆن و ماڵی جاریوا هەیە زەڕەم لێ ئەدات و لەم بواریش کە بۆم هاتۆتە پێشەوە ناتوانم خزمەتەکەی تیا بکەم بۆیە ئینسانە بێ واقعی بڕوانێ لە شتەکان و واقعی سەیری شتەکان بکات و هەوڵ بدات وەکوتم مەسلحەتی خۆی لە چیایە دائیمەن ئینسان مەسلحەت و مەفسەدەی بێنێتە پێشەوە بزانێت کوامەیان باشترە لە 100 لە 100 چەندی بەرەکەوێ ئەمیان لە 100 چەندی بەرەکەوێ ئەگەر زیاتری بەرکە و مەسلحەتەکە و کۆلێژی دیانەکە وەکو جەنابۆ بۆ نمونە هێناتەوە بچێتە پێشەوە و خزمەتەکەی خۆی تیا بکات یاخود خزمەتی تیا بکات لەو بوارەیە ئیتر پێویست ناکە یعنی قەلق بێ و خۆشی تووشی نەخۆشی بکات زۆر باشە مامۆستا دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ مامۆستا سپاس بۆی لەگەڵمان ئامادە بووی خۆشەویستان وچانێکی کورتوەر دەگرم و دواتر بە تۆڕی پامنێران لەگەڵ سادە بم